سيركيني تشي لو كنترول كومالاتي أويا كبي أوي حاكم هبي يا نبي عشرتك الرئيس عشرتك يا ملايا وقاضية يان حزبك لو شاخانة يان رئيس قبيليك لو سحرايا يان بصلاتك سياسية لا برا خانيتي وكردستان يان لا وڵاتێکی قانونی وەکو ئەم وڵاتە ئەوروپایانە لە ئیسلامە فەرق ناکە پێویستە کەفالەتی مناڵ ئەنجا حقوقی مناڵ حقوقی هەتیو ئەنجا میرات هەرێکە حسەی خۆی و چۆن وەرەگرێ ئازادی ئەوان بە شودان و تەلاقدان ئەو ئەخلاقیاتانەی کە پێویستە لەسەری بن هەموو ئەمانە تەثبیت کراون چەسپێنراون خلق لسري هاتون وروشتون چونکە مەسئولەتێکی دڵ و دەروونە مەسئولەتێکی چوارپەلە مەسئولەتێکی رفتار وروشتە ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا همو تو مسؤولي لهم شتێکی خۆر ئەنجا لەبەر خوای گەورە فەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره هەر کەسێک مثقال ذرة خێر بکە ئەیبینێتەوە هەر کەسێک مثقال ذرة شەڕ بکە ئەیبینێتەوە ئەمە لە دڵ و دەرونی مسلمانانە کە ئەچەسپێ هەست بە ڕقابەیەکی ئیمانیەکەن لە ناخی خۆیانە لەبەر حتا کە تەنهاکە و جەرائیم ناکە کۆمەڵگەکە بەم شێوەیە زیاتر دەتوانێت خۆی بپارێت ئەنجا تۆ تەسەورکە ئەم ئینسانە ئەم تاکە لەناو خێزانە ماف و ئەرک و دەسەڵاتی هەیە لە دەرەوە لەگەڵ خزمەکانیە لەگەڵ کۆڵانە لەگەڵ دراوسەکانیە ماف و ئەرک و دەسەڵاتی هەیە کە بێتە سەر خواردن ماف و ئەرک و دەسەڵاتیە لە خواردنەوە لە پۆشان لە مەسئولیت لە سوپاسکردن لە گەڕان لە هەرچی شتێک هەیە وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين ولا تأكلوا ما لم يذكر اسم الله عليه إنه لفسق هەموو شتێک تحديدی مەسئولەتێکی لەسەر کردو بۆی کابرا هەمیشە هەست پێ بکات کە لەژێر ڕقابەیەکی ئیمانی خۆیەتی و بە مەحضی اختیاری خۆی هەڵی بژاردووە بە مەحضی ئیرادەی خۆی لە ناخی خۆیان خۆی کۆنتڕۆڵ کردووە لەبەر ئەو ئازادیەش کە هەیە لە ناوە بۆ خۆی هەست لە چوارچێوەکەی ئەکات کە هەیەی پێویستە بەڵێ ئازادە بەڵام ناتوانێت بە کەیفی خۆی بخوا ناتوانێت زوڵم لە یەکێکی بکە ناتوانێت هیچ دزی بێ هی حرام بێ هی ئەوان لە ناخیا كفر وإيمان درست به حدود ناسه شرك وتوحيد لناخيا درست به سنوري أنا ناسه جاهلية وإسلام حلال وحرام أما أنا هم إلى دول افتراض جاكا أما بس لا كنترولي كومراتي تو نابيني كومرجيشي وكو أمي أوروبا أجر يا ساكان ليه ببر يك حفتة لقرباخة يا سانما يك حفتة لبوسنة يا سانما أو خلطة بهرشي تشي قرص بودان ليك يك حفتة لنيو أورلاينز لأمريكا لا فاوي كاترينا بسريانا هات بونوا بآخر درجة درندان كومالة خوتشي ماسول كأستور جردن كلوست وكو إيراني الله وبعضو أستور في القوي رشنا سربان كان جبابان دزي مدرعان دزي تشي شرطان هنا تشون دولة مكان يرد كردوا مالا جورا كان ينطالان كرد ببلمتون لقل أولا فاوش بوتون كالرقابة إيمانية كان درونا نما خواجورا فرمي ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها هر کەسێک ئەم نەفسەی خۆی وا کۆنتڕۆڵ کردبێت و بە پێی سنووری شەرع ڕەفتاری لەگەڵا کردبێت سەرکەوتووە سەرفرازە ڕسووری دنیا قیامەتە ئەمە خوای پەروەردگار کە بەم شێوە تەئکید و جەخت لێکردنەوە کە بە حرفی قەد هێناوێتی دوایە فعلی ماڵیە ئینسان کە هەست لێکە تەسلیم بەوە ئەبێت کە بەڕاستی چاودێرێکی خۆیی لە ناخی ئەم تاکەیە وا دروست کردووە هەموو ڕەفتار و ڕەوشتێکی کۆنتڕۆڵەکە ئەمە جگە لەو زەوابیتانی تریشی کە هەیەی ئیسلام نایە زۆر قانونێکی زۆر دانێ بۆ گرتنی ئەو هەموو خەڵکە ئەو هەموو فەقەرە قانونە هەیە لەسەر جەرائیم ئیسلام وا ناکە دوای ئیسلام ناڕێکە سجن کە 7 ساڵ و 8 ساڵ و 10 ساڵ وەرە هەتا محاکەمەی دێ تەوقیفە وەڵا بۆی تازەکەنەوە شتێکیوە ئیسلام ئاسان حکمەکان تەنفیزەکە 8 حکمیشی هەیە ئەمە بە یەکێکی وتەزین 80 جەلدەی لێدەن بیبە لە مەیدانی بازاڕ 80 جەلدەی لێدەن چ پێویستە کامە 4 مانگ لە سجنا بێ فێری ئەنواع هەشتاڵ جەرائیمی کردن یەکیشکە دزی کردووە لە سەری ئیسپاد و دەستێ بڕ یەکیشکە زینای کردو یەکیکە قەتڵی کردو ڕوون بۆوە کە قەتڵەکەی لەسەر سابیتە یان قەتڵی عەمدە یا شبهی عەمدە یان هەر جۆرێکی تر بێ لە سەری تەثبیتە بێ
حكم شرعك ورقري وقتك كابراي إيمان داري مسلمان لكومرجيتي مسلمانة هەستێکە لە ناو تاچێکی مسلمانە پەروەردەکراوە لە ناو خێزانێکی تاکێکە و لە ناو خێزانێکی مسلمانە پەروەردەکراوە سنوورەکانی حرام و حەڵاڵە زانێ و لە ناخیا تەقوا هەیە لە دەرەوە یاسا و شریعەتێک هەیە مراقبەیەکە و دادگای شەرعی هەیە کۆمەڵگەکەشە دەرەوە زۆر عیبە بەڕیشە بڕوا گوناحێت زۆر عیبە کە بیناسن ئەهلی مزگەوتی ئیسلامەتی و بڕوا گوناحێت لەبەر لە سەریەکوێت ئیسلامە بینی ئەبەم شێوەیە لە هەموو لایەکەوە دێ ئەی پارێزێ ئەجا حدودی بۆ دیاری کردەوە ئەشفەرمە تیلکە حدود الله ئەوانش سنووری خوای پەروەردگارن ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك الفوز العظيم ئەوانە سنووری خوای پەروەردگارن هەر کەسێک جۆڕایەڵی ملکەتی خوا پێغەمبەری خوا بکای خاتە بەهەشتەوە ئەو بەهەشتەی کە جۆبار و ڕووبار ڕژێت کانیاوەکانی ڕژێرەوە ئەڕوا وليش بنمري أمنته أوش سركوت من سرفرازي جورك أخوي جور ما تحيك قالت يا سوانو من يعصي الله ورسوله ويتعدى حدوده هل كسر الأخويا أخي بيو مخالفي أمري خواب في أمري خواب كاو سنورة كان ببزين بيشكينه يدخله نارا خاطر جهنم وخالدا فيها وله عذاب مهين بنمريج لنا أجري جهنم أمنته وسزايا شيء ذليل كرانشي